بەڕێزان سڵاوتان لەبێت سەبارەت بە دۆخی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان و عێراق هەپەیوینێکی تایبەتمان دەبێت لەگەڵ بەڕێز لێلی کارلایۆ گوتەبێژی کۆمیسیارای باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان لە عێراقدا. بەڕێز لێلی سڵاو و ڕێز سپاسکە لەگەڵمانی. سپاس. سەرەتا لەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئێوە چەند کەمتانەیە و ژمارەی ئاوارە و پەنابەران چەند کەسن؟ نەها لە عراقێ زیاتریش 340,000 پەنابەران هەنە و پرانی ئەوانژ لە باژاران دژین. نێزیکیش سەدی 30 جوان لە 9 کامپین پەنابەران بجهن. جبلی پەنابەران هێژی کۆچبەرێ نافخۆیی لە عراقێمانە. هەژمار نێزکی 1 ملیۆن کۆچبەرێ نافخۆییە. هەرچی قاس ئەف هەژمار نێزیکی ساڵێکەیە نەهاتیە نوکردن ji ber ku budceya pêwîst ji bo rapirsiyekin û li berdestê me tune ye lê di nav hejmara koçberên navxweyî de zêdetirî 100,000 koçber hene ku di nava kampan de dijîn. واتە ئێستا بە شێوەیەکی گشتی چەند کەمتان لە عێراقەیە و چەند کەمپیان لە هەرێمی کوردستانە؟ ji bilî neh kampên penaberan 20 kampên koçberên navxweyî jî hene. Anko neh kampên penaberan û 20 kampên koçberaniyê me hene bi giştî 29 kamp hemû jî li nav sînorê Herêma Kurdistan Iraqê ne. لەو پەنابەرانەی کە لە هەرێمی کوردستان دەژین سەر بە چەند نەتەوە وڵاتن؟ Di bingeh de piraniya penaberan xelkê Sûriyê ne. Nêzîkî ji sedî notê ji penaberan welatiyên Sûrî ne her wiha penaberê me ji welatên weke Îran, Tirkiye, Filistîn û welatên din jî hene. تاوەکو ئێستا چەند کەس لەو ئاوارانەی کە لە کەمپەکاندان گەڕاونەتەوە بۆ شوێنی خۆیان؟ مەبەستەوە پەنابەرن یان jî koçberê navxweyî ne? مەبەستم ئاوارەکانە. Derbarê penaberan me kêmtir ji 7,000 penaberên Sûriye hebûn ku li cem UNHCR hatibûne tomarkirin di sala 2025 de vegeriyabûn welatê xwe. Di rastiyê de ev hejmareke kêm e li gorî wanên ku ji navçeyên din me dît ku vedigerin weke Urdun, Libnan, Tirkiye. Lewma niha piraniya penaberên Sûrî plana wan ew e ku bo demeke nediyar li Iraqê bimînin. Em weke UNHCR dê berdewam bin li ser piştevanî û hevkariya wan heta wê dema ku li Iraqê dimînin. سەبارەت بە ژمارەی ئەو پەنابەرانەی کە گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان لەم ساڵدا لە ساڵی 2025دا چەند پەنابەر گەڕاونەتەوە؟ 7,000 کەس بوون کۆڤەگەریانە. بە شێوەیەکی گشتی هەم پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان هەم ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانیش. بەڵێ 7,000 پەنابەرین سووریا سا 2025 de vegeriyane. سەبارەت بە هاوکاری گەیاندن بەم کۆچبەر و پەنابەرانە ڕەخنە هەیە کە وەکو پێویست هاوکاری ناکرێن بۆچی؟ ئەم لە UNHCR هەرتم داخوازیە مەیە ساڵانە هەنەش بۆ وێ بڕاپەرەیە کۆپێویستیامە پێ هەیە ژ بۆ پشتەوانیکردنا پەنابەر و کۆچبەرێ نافخۆیی. ساڵا 2025 تەنە نێزیکی ژە سەدی سی ژووی پەرەی کۆپێویستیامە پێ هەبوو دەستمەکەتیە. ئەvێژی وسا کرد و ئەمنێت چار ببن بەرنامەیە خوا لە گۆری گرنگی و کارێ هەری پێش ڕێزبەند بکەن. هەنێک جوانژی کێم بکەن. لەوما منێکاری هەموو پێتیڤیان دابین بکەن. وەکەنێتەوە یەک بووی ئەم پشتاخوا بە بەخشینên civaka navdewletî girêdin. Mixabin di salên derbasbûyî de bi taybetî 2025 de me dît ku rêjeya wan pereyan kêm bûye. Ev jî tê wê wateyê ku em nikarin bi wê endeziyayê ku em dixwazin biçin bi hawara wan ve û pêtiviyên penaber û koçberan li Iraqê dabîn bikin. Di sala 2026 de em ê dê berdewam bin li ser daxwaziyên xwe ji bo ku civaka navdewletî piştevaniyê li karê me bike lê hêj em pêşbînî dikin ku birê pereyê kêmtir be ji wê ya ku di sala borî de hebû. ساڵانە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان پێویستیتان بە چەند بودجە هەیە کە بتوانن وەک پێویست هاوکاری پەنابەران و ئاوارەکان بکەن لە عێراق خۆرێمی کوردستان؟ ji bo sala 2026 wekî UNHCR em daxwaza nêzîkî 6 milyon dolarî dikin ji bo piştevanîkirina karê xwe li vir li Iraqê. تاوەکو ئێستا هیچ گومانێکە هەیە ئەو بودجەتان بۆ دابین نەکرێت؟
هێش دەستپێکا ساڵەیە لەوما ئەم لە بەندێنە ببینن سۆزێن بەخشەرێ ناودەوڵەتی دێت چ بنش بۆ پشتەوانیکردنا بەرنامەیە مەلڤێر وەکی من گوتی پارتەنێ نێزیکی ژە سەدی سیح ji bo ceyame ji bo me hate dabînkirin lewma em hêvîdarin îsal zêdetir bibe em berdewamin li ser karê xwe li gel civaka navdewletî ji bo ku em nîşanî wan bidin pereyê wan dê çi bandoreka wan hebe li Iraqê û pêtiviyên penaber û koçberan çi ne خاتو لێلی یەکێک لەو ڕەخنانەی کە هەیە ئەوەیە کە UNHCR لە عێراق وەکو پێویست کار بۆ پەنابەران ناکات بە تایبەت ئەو پەنابەرانەی کە لەلایەن ڕێکخراوەکەی ئێوە دانی پێدانراوە بۆ ئەوەی کە ڕەوانەی وڵاتی سێیەم بکرێن بۆچی؟ وەکی UNHCR لە عراقی کارێمەیە هەری لە پێش تۆمارکردنا پەنابەرانە و هەروەها پشتڕاستبوون ژوەیەکێک و دەستێوان دگهێژە بەلگەیان بەلگەیە UNHCR و بەلگەیە حکوومەتێ ji ber ku ev giring e ji bo ku bikaribin sûdmen min ji xizmetguzariyên giştî û jiyana xwe li vir li Iraqê ava bikin هەروەها ئەم بەردەواmin لەسەر پێشکەشکردنا هەفکاریە یاسایی و پشتەوانیکردنا تەڤلیبوونê jî tevlîbûna wan di nava civakê de derbarê bicihkirina li welatê siyem mixabin ew hejmarên ku ji bo bicihkirinê berdestin li gorî salên borî kêm bûne bo nimûne sala 2025 tenê 300 derfetên bicihkirinê ji bo hemû penaberên Iraqê yên me hebûne ku hejmarek gelekî kêm e jî هەرچی قاس ئەفگرێدای سۆزە وڵاتین سیەمەژی وەکە ئەمریکا وڵاتین ئەوروپا کۆ ئامادە بن پەنابەران وەربگرن مخابن ئەو ئامادەیی بربکێنبوونێ بەچوویە لەگەل وەیەکێژی پەنابەر لە ڤر لە عراقێ دکارن ژیانە خۆ ئاوا بکەن لوی جهێ کۆلێنە ئەم ژی لە UNHCR دێ بەردەوام بن لەسەر پشتەوانی کردناوان ئێستا پشکی ئێوە لە عێراقدا لە وڵاتانی سێیەم ئێستا پشکەکەتان ساڵانە چەند کەسەکە دەتوانن بەڕێیان بکەن بۆ دەرەوە هێش هەژمارێمەیە هۆر ji bo 2026 ji bo bicihkirinê berdestnîne lê em pêşbînî dikin ku wekî par be an ku tenê nêzîkî 100 heta 200 derfet hebin بەشێک لەو پەنابەر و کۆچبەرانە کە هەم لە هەرێمی کوردستانن هەم لە عێراقن لە دۆخێکی خراپدا ئێستا ئێمە لە وەرزی سەرماداین پێداویستی سوتەمەنی هەیە و هەروەها چەندین پێداویستی دیکە تا چەندێک ئەمانە توانیوتانە بۆ پەنابەران و کۆچبەران دابینی بکەن Di sala 2025 de me wekî UNHCR hevkariya madî pêşkêşî malbatên penaberiyên herî hejar dikir ku li dervî kampan bûn an ku ew ên ku li bajar û bajarokan dijîn vê hevkariyê ku me pêşkêş kir nêzîkî 5500 malbat sûcê girtin ku zêdetirîn pêtiviyê wan hebûye wekî xwedî pêtiviyên taybet kalûpîr dayikên bi tenê ji bo ku bikaribin pêtiviyê xwe yê rojane dabîn bikin mixabin ji ber kêmbûna bûceyê em neçar bûne ku di dawiya 2025 de vê bernameyê rawestînin ji ber ku pereyê pêwîstîne ji bo destpêkirina wê di sala 2026 de ew beşeke ji daxwaziyên me ji civaka navdewletî ji bo dabînkirina bûceyê hete ku em bikaribin programan dest pê bikin ji ber ku çavkaniyeke giring ya piştevaniyê ye ji bo malbatan wekî te ameje pêdayî bi taybetî di zivistanê de malbat vî pereyî ji bo kiryaxanî herwiha kirîna gazê sûtemenî û germkirina malên xwe bikartînin هاوکاری و پەیوەندیەکانتان هاو ئاهەنگیتان لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە بۆ هاوکاریکردنی زیاتری پەنابەران و کۆچبەران پەیوەندیەکەمەیە gelekî baş li gel hikûmeta Herêma Kurdistanê heye bi taybetî rêkeftinekemeya hevbeşiya darayî li gel navenda hevbeşiya hevahingiya qeyranan jî heye ku birêvebirina kampên penaber û koçberan dixestûyê xwe em bûceyê dabîn dikin ji bo birêvebirina rojaneya kampan herwiha li gel hikûmetê kar dikin ji bo dîtina çareseriyê ji bo koçberên navxweyî wekî UNHCR baweriya me wisa ye divê sê çareseriyên berdewam ji bo koçberan hebin bi taybetî ew ên ku li kampanin vegera ji bo cihê xwe tevlîbûna li gel wî cihê ku nihalê dijî
یانجی وەگوهستنا بۆ ناوچەیەن دنیەن وڵاتان وەکە چارەسەریەکێش بۆ بداوی ئانینا کۆچبەریە. ئەم بەردەوامن لەسەر پارێزوانیکردنا vê mijarê û ji nêzik ve jîlgel aliyên peywedîdar kar dikin ji bo dîtina çareseriyê ji bo koçberan. بەرز لێلی هەندێک لەو پەنابەرانە ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستانە ژین و هەیە تەمەنی 30 ساڵە و پەنابەرە لێرە. ئەمانە تاوەکو ئێستا ناسنامەیەکیان نییە. هەندێک لەو پەنابەرانە داوای ناسنامەی عێراقی دەکەن. ئێوە لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقدا لەم بارەوە هیچ گفتوگۆیەکتان هەبووە؟ بەلگەیەن پەنابەران لە عێراقێ لە گۆری ڕێنەمایین ئیداری هاتنە ڕێخستن کۆمەوە کە UNHCR دە ساڵا 2024دا لەگەل دە سەڵاتدارên فەدرال و هەرێمە ئیمزەکریە. ئەو ڕێنەمایی پرۆسەیە وەرگرتنا بەلگەیان ji بۆ پەنابەران دیار دکەن. پێنگاوا یەکەم ئەوەکو پەنابەر تێن و لە جەمەتێنە تۆمارکردن و باوەرنامەیە تۆمارکردنە یا UNHCR ددنوان. پاشێ بوێ بەلگەیە UNHCR دikarin سەردانا سازی و دەستگەیان حکوومەتێ بکەن چ لەسەر ئاستا فەدرال بەیان ژیل هەرێمێ بە هیچ بۆ کۆ بەلگەیە حکوومەتێ بدنوان دەما کۆ ئەو بەلگەیە حکوومەتێ بدەست دخن وێ دەمێ ئێوە ئەم داواکاریتان گەیاندوتە حکوومەتی عێراق؟ ئەم لەگەڵ حکوومەت عێراقێ لەسەر پرۆسەیە داینا بەلگەیان بە پەنابەران ڕێککەفتنە. ئەف ژی دە ڕێنەماین ئیداری داهاتیە دیارکردن ڕاستیە دە گەلێک ji پەنابەران هەردوو بەلگەیەوان هەنە. باشە ئێستا بۆ نمونە پەنابەرێکە لە هەرێمی کوردستانە. ئەم پەنابەرە بێوێت ناسنامەی عێراقی وەربگرێت و ببێتە هاوڵاتیەکی عێراقی. چۆن دەبێت ئەم داواکاریە پێشکەشکا لەلای ئێوەوە؟ پەنابەر لە هەرێما کوردستانی دکارن لە جەم UNHCR بێنە تۆمارکردن و باوەرنامەیە وەربگرن. پاشێ دکارن سەردانا ڕێڤەبەریان نەشەجیبوونە لە هەرێمێ بکەن و کارتا ناسنامەیە کەسانە ددنوان کو بەلگەیەکە حکوومیە و مافێمانەوان لە هەرێما کوردستانی دوان. وەکە وڵاتیە وڵاتی سیەم پەنابەر نکارن ڕێگەزنامەیە وەرگرن. ئەمە بۆ پێدانی ئیقامەیە بۆ وەرگرتنی ئیقامەی هەرێمی کوردستان. بەێ ژێرە تێگوتن کەرتا ناسنامەیە کەسانە ئەف بەلگەیەکە حکوومیە لە هەرێما کوردستانی کودن پەنابەران. ئەمە تایبەتە بە ئیقامە من مەبەستم ڕەگەزنامەی عێراقیە. ji bo ku ew penaberên ku hilgirê ڕێگەزنامەیە وڵاتی سیەمن بikarbin ڕێگەزنامەیە عێراقی وەرگرن ev bi temamî girêdayî yasaya ڕێگەزنامەیە عێراقê ye. بەشێک لەو ئاوارانەی کە لە نێو کەمپەکاندان لە دۆخی ئەو شوێنانی زێدی خۆیانە ناڕازین. چی کراوە بۆ ئەوەی کە بتوانن ئەم ئاوارانە بە زووترین کات بگەڕێنەوە زێدی خۆیان؟ ئەم وەکی UNHCR دەم بدەم ڕاپرسیان دناوە پەنابەرین سووری لە عێراقێدا ئەنجام ددن ji bo zanînan ya zewan ya vegerê. Di meha hezêrana 2024da me rapirsiyek kir ji bo ku em bizanin xwesteka wan ya vegerê heye ya na. Tenê ji sedî çarê ji penaberên Sûriyê gotin ku xwesteka wan ya vegerê heye ji bo Sûriyê di dema 12 mehên dahatî de. Ev jî weyekê derdixe holê ku ji bo niha piraniyawan planawan heye ku li herêma Kurdistan Iraqê bimînin. Lewma em berdewamin li ser piştevanîkirina wan û pêşkêşkirina xizmetguzariyan heta wê dema ku li vê derê dimînin. Ji ber ku niha hejmarek gezê de amedenînin vegerin Sûriyê. ئەمە تایبەت بوو بە پەنابەران و کۆچبەرانی بەشەکانی دیکەی کە لە هەرێمی کوردستاندان. ئەوەی کە تایبەتە بە ئاوارە نێوخۆیەکان ئەو ئاوارانەی کە لە نێو کەمپەکانی هەرێمی کوردستانن. هۆکاری سەرەکی نەگەڕانەوەی ئەم کەسانە بۆ زێدی خۆیان چییە؟ Di sala 2025 de me dît nêzî 1500 koçberên navxweyî ji kampên herêma Kurdistanê vegeriyane cihê. Eger em bidin berhev di sala 2024 de nêzîkî 10,000 koçber vegeriya bûn. Anku rêjeya vegerê ji kampan di 2025 de gelekî
کێمتر بووە ژە ساڵە بەریاوێ. دەما کۆ ئەم دەربارەی ڤەگەڕێ پرسێ جوان کۆچبەران دکن و مانە پڕانیاوان ڕەوشە ئەولەهی وەکە سێدەما سەرەکیان نەڤەگەڕا خوا داتینن هۆلێ. هەروها بەحسا کێشەیەن لە شەجیبوونێ و نەبوونا خزمەتگوزاریên گشتی لە ناوچەیە خوا دکەن. لەوما وەکی UNHCR ئەم بەردەوامن لە سەر داخوازا دابینکردنا چارەسەریên جوور بجوور بۆ کۆچبەران ژبلی ڤەگەڕێ دبەک و بژاردەیەن وەکی تەڤلیبوونا لە وی جهەیە کۆلێ کۆچبەرن یانژی ڤەگو هەستناوان بۆ ناوچەیەکە دنجی هەبە. هەرچی سەبارەت بە کوردانی ئێزدی ئەوانەی کە لە کەمپەکاندان دەڵێن ناوچەکانی خۆیان خزمەتگوزاریان بۆ نەگەڕاوەتەوە. حکوومەتی عێراقیش لەو لاوە دەیەوێت کەمپەکان دابخات. ئێوە وەکو UNHCR لەم بارەوە بەنیازن چی بکەن؟ نەها پلانێکە کۆنکرێت نینەش بۆ گرتناوان 20 کامپین کۆچبەران کۆل هەرێما کوردستانێمانە. ئەف 15 کامپین پارێزگەها دهۆکێژی دناودا خۆ دگرە. کۆپرانیانەشە جهێوێ ئێزدینە. لەومانەها کوردن ئێزدی دکارن لەوان کامپان بمینن کۆ تێدە دژین. پلانی ئێوە وەکو UNHCR بۆ ئەم ساڵی 2026 چییە؟ بەتایبەتەوەی کە سەرۆکی نوێش بۆ UNHCR دیاری کراوە کەسێکی کووردە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح. بەڵێ وەکە تەژی ئامێژە پێدایی کۆمیسیۆری بلند یێ نویە UNHCR دکتۆر بەرهەم ساڵحە کواتی هەلبژارتن ژە دەستپێکە 2026 و دەست بەکار بوو. نێزیکی هەفتەیەکەیە پۆستا خۆیان و وەرگرتیە لێ ئەم لە UNHCR دێ بەردەوام بن سەر پشتەوانیکردنە پەنابەران. کە کوردێک ئەم پۆستە وەربگرێت دەربارەی هەلبژارتنە کۆمیسیارێ بلندیە UNHCR پرۆسەیەکە هەلبژارتنی یاگەلێکی هۆر و یاگەلێکی تند هەیە و تێدا وڵاتین ئەندامی نێتەوەین یەکبووی کەسەکەی هەلدەبژێرن. ئەف پرۆسە دەداویە 2025 داهاتە ئەنجامدان. وەکی مەدی دکتۆر بەرهەم هاتە هەلبژارتن بباوەریە من ئەم هەموو گەلێک بکەلەجانن ببینن دێ چ پێشکەش بکە بەتایبەتی کۆ ئەو بخۆژی ژنێزیک بە ئەزمونە پەنابەریە هەیە. پلانی ئێوە بۆ ئەم ساڵ چییە ساڵی 2026 و هەروەها بەوەی کە سەرۆکی UNHCR ئێستا هاونیشتمانیەکی کورد و هاوڵاتیەکی عێراقی ئەمە تا چەند دەتوانێت هاوکار بێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕەنگە ئێوە بێتە پێشتان. ئەم لە UNHCR دە ساڵە 2026دا دێ بەردەوام بن سەر پشتەوانیکردنا پەنابەر و کۆچبەران ڤیوڵاتی. ئەڤژی پشتڕاستبوون ji پاراستناوان و کارکردنا ji بۆ دیتنا چارەسەریەش بۆ کێشەیەوان ناڤەخۆ دەژی دگرە. وەکیوە بەحث کرد بە هەلبژارتنا کۆمیسیۆرێ مە یێنە ئەم هێویدارن ئەف کار زێدەتر پێش بکەوە و دە ساڵە بێدە ئەم گەلێک پێشهاتن ئەرێنی ببینن. ئێستا ئێمە کە پەنابەرێک ئاوارەیەک لە کەمپەکان یان ئەوانەی کە لە هەرێمی کوردستانیش دەجێن سەیری ئەم هەفپەیبینەی ئێمە دەکەن. پەیامی ئێوە چییە بۆیان و بەرچاوڕوونیەکیان بدەنێ کە بۆ ئەم ساڵ UNHCR بەنیازی چییە بۆیان؟ ji bo penaberan peyama min ji bo piraniya wan yên ku nikarin yan jî naxwazin îsal vegerin cihên xwe ew e ku dikarin berdewam bin li ser avakirina jiyana xwe li vir li Iraqê. Dema ku têne tomarkirin û belgeyên hikûmetê wan hebin dikarin xizmetguzariyan bi dest bixin, kar bibînin û jiyana xwe jî ava bikin. Em handana wan didin ku wê yekê bikin û beşdarî bikin di civaka derdora xwe de. Divê dema hestiyar de Iraq bikin mala xwe jî. Em jî weke UNHCR soza wan didin ku li her cihekî ji bo me bibe û budce rê bide em dê berdewam bin li ser hevkariya wan. Herûha li gel hikûmet û aliyan kar dikin ji bo dîtina çareseriyê ji bo kêşeyê wan. ئێوە وەکو خۆتان هەلەی دۆزینەوەی کار دروستکردنی دەرفەتی کاریشیان بۆ دەدەن؟ Dema ku penaberan belgeyê wan hebin
دکارن وەکی هەر وڵاتێکی عراقیدا خوازە کار بکەن. ئەم لەگەل هەژمارەکە هەبەش و ئەژەنسێن جهێ ڕەنگێنەتەوە یەکبووی کار دکن ji bo peydakirina derfetên kar û vejandina geşepêdana aborî biriya karsaziyê ku hem ji bo Iraqîyan hem jî ji bo penaberan berdest be. ئەگەر بێت و ئێوە لە دابینکردنی بودجەکەتان بۆ ئەم ساڵ تووشی کورتێنان بن کە هیوادارم وانە بێت چۆن دەتانەوێت پڕی بکەنەوە؟ وەکی UNHCR هەرتم divê em pereyê xwelgorî karê xwe yê pêşîn daweş bikin û bişrast bin ku dighêje destê wan penaberên ku zêdetirîn pêtiviya wan pê heye û ji bo wan jî tê xerckirin. Erkameya serekî parastina penaberan e. Ew hertim karê me yê pêşîn e û yê yekem e jî. Niha ew kar li Iraqê ev in. Piştrastbûn ji tomarkirinê û belgeyên penaberan, pêşkişkirina hevkariya yasayî û piştevanîkirina çareseriyan. Em hêvîdarin eger budce rê bide, ev jî bi dirêjehiya sala 2026an weke karê herî pêş bimîne. gelek spas بەڕێز لێلەی کارلایۆ گوتەبێژی کۆمیسیاری باڵای پەنابەرانی نەتەوەیەکگرتووەکان لە عێراق لەم هەفتەی بینەدا لەگەڵمانە. بەڕێزان سپاس بۆش کە بینەر و بیسەر.